تەکنیکە کاریگەرەکان لە NLP دەربڕینە گرنگەکان یان وشە کلیلیەکان بیهێنەرە بەرچاوت کە هێزی کاریگەرت لەسەر بەشی ناخودئاگای کەسێک هەبێت، وای دابنێ کە بۆ ئەنجامدانی کارێکی لەم شێوەیە تەنها ئەوەندە بەس بێت کە سوود لە چەند وشەیەکی سەرەکی و گرنگ وەرگریت کە ناخودئاگای ئەو کەسە ناچار بکەیت بە خستنەڕووی کاردانەوە، وای دابنێ کە تواناییت لە ئەنجامدانی ئەم کارەدا چ بە شێوەیەکی گوفتاری و چ بە شێوەی نووسین هەبێت. هۆکاری ئەوەی کە ئەم بابەتەم لەگەڵ تۆدا باس کرد ئەوەیە کە دەبێت بزانیت هەمومان بە درێژایی ژیانمان و لەژێر هەلومەرجی تایبەتی بە ئارامی دەکەوینە ژێر کاریگەری هێزی هیپنۆتیزمکەرەکانی ئەم وشانەوە و ئەوانەمان قبوڵ کردووە. ئەم ڕەوشانە لە سەردەمی منداڵی و تەنانەت پێش ئەوەی کە دەست بە قسەکردنیش بکەین ڕوویان داوە، ئەڵبەتە تۆ تاوانبار ناکرێیت بەهۆی کەوتنەژێر کاریگەری ئەم وشانەوە، چونکە ئەم دەربڕینانە بەگشتی زۆر ورد و ڕوون خراونەتە ڕوو. هیچ ڕەتبوونەوەیەکی کاریگەری خراپیان لە ناودا نابینرێت، بەڵام لە کاتی سوودوەرگرتنی هۆشیارانە و تەنانەت بە ئەنقەستیش ئەم وشانە لە توانایاندا هەیە ڕێژەی کاریگەری قبوڵکراوی بیسەر تاک و ڕادەیەکی زۆر پەرە پێ بدەن. هێزی وشەکان ئێمە بوونەوەرێکین کە توانای گواستنەوە و دروستکردنی بیرۆکە و بیرکردنەوەی سۆزداریمان بۆ دەوروبەرەکەمان هەیە. مرۆڤ بوونەوەرێکی کۆمەڵایەتیە، هەر بۆیە ڕێز دەگرێت لە بیرکردنەوە و کردداری ئەو کەسانەی کە لە دەوروبەریدان و بە شوێن ئەوەوەیە کە تێڕوانین و شێوەی ئەو کەسانە بەرەولای خۆی ڕاکێشێت. هەمووان لە هەوڵی ئەوەداین تاک و مێشکی خەڵکانی دیکە دەستکاری بکەین و ئەو وشە و قسانەی کە بەلامانەوە گرنگن بیگوازینەوە بۆیان، هەرچەندە هەر پەیوەندیەک لەوانەیە ئالوودە بێت بە دەستکاریەکانی مێشکی و سوئیسفادە سۆزداریەکان. بەڵام دیسانەوە قبوڵکردنی جیاوازی لە نێوان پەیوەندیەکان بە ناوی دۆستایەتی و پەیوەندیە ناچاریە سەپێنراوەکان لەلایەن کەسانی دیکەوە گرنگیەکی زۆریان هەیە، چونکە لە حاڵەتی یەکەم بە شێوەی بیرکردنەوە و گەشەسەندنی فکری و لە حاڵەتی دووەم بەرەو شێوەیەکی وێرانکەر و هەڵگەڕانەوەی دەرونی دەڕوات. سەرڕای هەوڵدانە بەردەوامەکانی مرۆڤ هیچ سیستەمێک توانای دەرخستنی نیەتی پێشوەختەی نییە و ڕەوشەکانی پەیپێبردننی دەوروبەری مرۆڤ لە ئامانجەکانی دەوروبەر بۆ دروستکردنی پەیوەندی بەردەوام وەکو ڕێگایەکی خلیسکاوی سەخت و پڕ لە گرفت و چاڵ و چۆڵن. ڕەوشەکانی تەکنیکی وتنی بەڵێ هەوڵ بدە لە یەکەم ڕوبەڕووبوونەوەت لەگەڵ کەسەکان چەند پرسیارێکی سادە کە وەڵامەکەیان بە تەواوی بە بەڵێ کۆتاییان پێدێت بپرسە و لەگەڵ کەسی بەرامبەردا بە شێوەی جەختکردنەوە وشەی بەڵێ دووبارە بکەرەوە. هەر جارێک دەبێت بە لایەنی کەمەوە 3 پرسیار کە وەڵامەکەی بە بەڵێ کۆتایی پێدێت ئەنجام بدەیت. بە دڵنیاییەوە نابێت لەم ڕەوشەدا زۆر زیادە ڕۆیی بکەیت، هەر بۆیە هەوڵ بدە پرسیاری گشتی یان پرسیارێک بکە کە پەیوەندی بە بابەتێکی تایبەتیەوە هەبێت، هەرچەندە لە توێژینەوەیەکدا ئەوە سلمێنراوە کە وەرگرتنی 8 وەڵامی بەڵێ پێش کۆتایی هێنان بە پرسیارەکان زۆر پێویستە. بە جوڵەی ئارامی سەرت و بەوتنی بەڵێ ڕاستە لە کاتی قسەکردنت ستایش و هانی بەرامبەرەکەت بدە. ئەگەر پرسیارێکت هەیە لە ناویدا پێویستت بە وەرگرتنی بەڵێ هەیە و ناتوانیت بە شێوەیەکی ڕاستەوخۆ بیکەیت، دەتوانیت پرسیارەکە لە ناو پرسیارە هاوشێوەکانی دیکەدا لە هەمان ئەو بوارەدا بشاریتەوە، یان پرسیارەکە لە ڕێگایەکی دیکەوە بە شێوەیەکی شاراوەیی بیکەیت
بۆ دەرخستنی ئەو وەڵامەی کە تۆ مەبەستە لەلایەن بەرامبەرەوە. حازر وەڵامی پێشبینی نەکراو. ئەم دەربڕینە ڕێکارێکە واتاکەی بەمانای هێزی قسەکردنە بەبێ ئامادەگی پێشوەخت. ڕێکاریەکی ئەدەبیە بۆ دەرخستنی قسە لەسەر بنەمای بەڵگەی حەقیقی و سەلمێنراو. ئەم بابەتە بەو مانایەیە کە بۆ دەرخستنی بابەتێک ئیدی پێویستت بە هێنانەوەی بەڵگە بۆ سەلماندنی ئەو حەقیقەتە نییە. هەموو لایەک ئەو بابەتەیان وەکو حەقیقەتێکی ئاشکرا قبول کردووە. زۆر جار دەتوانیت لە ناو دەرخستنی ئەم بابەتە ڕوون و ئاشکرایانەدا بابەتێکی دژبەیەک و قبول نەکراو لە ناو ڕەوشێکی ئەم بابەت و لایەنە حەقیقیانەدا بگونجێنیت و بە لۆژیکی بیخەیتە ڕوو. ئەم ڕەوشە بەگشتی زیاتر لەبارەی گفتوگۆ فەلسەفیەکان و بابەتی لەناو دەرخستنە تایبەتە لۆژیکیەکاندا وەکو ئامڕازێکی بەلاغی سوودی لێوەردەگیرێت. فەرمانە جێگیرکراوەکان لە NLP. لەم قۆناغەدا کەسی هیپنۆتیزمکەر باس و گێڕانەوەیەکی سەرنجڕاکێش بۆ قوربانیەکەی دەخاتە ڕوو. ئامانج لە خستنەڕووی ئەم گێڕانەوەیە یان ئەم چیرۆکە شێواندنی تەرکیزی کەسەکە و هەژمونیەتی بەسەریدا. ئەم گێڕانەوەیە لەوانەیە کۆمەڵە بیرۆکەیەکی شاراوە بگرێتە خۆ کە بە شێوەیەکی دڵخواز لە ناو چیرۆک و گێڕانەوەکاندا جێگیر کرابن و یان هەڵ بدرێنە بەشی ناخود ئاگای قوربانیەکەوە. هیپنۆتیزمکەر بەگشتی سوود لەم ڕەوشە وەردەگرێت بۆ سەپاندنی هەژمونی بەسەر ناخود ئاگای کەسی قوربانی و بەدەستهێنانی پەیوەندیەکانی ئەو کەسە لە ڕابردوودا. ئەم پرۆسەیە بەگشتی سوودی لێوەردەگیرێت بە مەبەستی بەدەستهێنانەوەی زانیاری لە ڕێگەی بەدەستهێنانی هۆشیاریەوە بۆ ئەزموونەکانی ڕابردوو. کاتێک هیپنۆتیزمکەر توانی بەهۆی چیرۆک و گێڕانەوەکانی و بیرۆکە شاراوەکانیاوە زاڵ بوو بەسەر ناخود ئاگای قوربانیدا و هۆکارەکانی ئەگەری کێشەکانی لە بیرەوەری و ئەزموونەکانی ڕابردووی قوربانیەکە بەدەستهێنا، ئەو کاتە ئەو کەسە دەتوانێت بە سوودوەرگرتن لەو زانیاریانە کار لەسەر گۆڕان و بارودۆخی ئێستای قوربانیەکە بکات. مەزندەکردنەکان بە وردی مەبەست لە مەزندە یان تەخمین چییە؟ ئەوە دەزانین کە تیۆرەکان بیرۆکەیەکی ئەبستراکتین و بۆ دەرخستنی تیۆرەکانیش پێویستمان بە گریمانەی پێشوەخت یا مەزەندەکردن هەیە. تۆ ئەوانشی کە دەیان ناسیت ڕۆژانە لە مێشکیاندا سوود لە گریمانەی پێشوەخت و مەزەندەکردن وەردەگرن. بابەتێک دەیخەیتە ڕوو، لە باسێکدا بەشداری دەکەیت یان لەبارەی بابەتێکەوە بۆچوونی خۆت دەخەیتە ڕوو. لە ڕاستیدا متمانەی هەر کەسێک پەیوەستە بە وشانەوە کە دەریان دەبڕێت و سوودیان لێوەردەگیرێت. بەگشتی لە هەموو ئەو دەربڕینانەی کە تۆ دەیانهێنیتە سەر زمان یەک یا چەند پێشگریمانە و مەزندەیەک شاراوەتەوە. باشترین ڕێگە بۆ تێگەیشتن لەم واتایە سوودوەرگرتنە لە نمونەیەکی سادە. بیر لە دەرخستنی بابەتێکی ئاسایی و سادە بکەرەوە. بۆ نمونە کاتێک دەڵێیت منداڵەکان لە دوای سیارەکەوە دانیشتون، پێشوەخت مەزەندە و پێشگریمانەی تایبەتی لە ناو مێشکتدا سەبارەت بەم بابەتە دروست دەبێت. یەکەمین مەزەندە و پێشگریمانە دبوونی سیارەیەکە. دووەم بوونی دوو کوشن لە ناو سیارەکەدا و گریمانەی منداڵێکی زیادەیە لە ناو سیارەکەدا. هەموو ئەم بابەتانە پێشگریمانە و مەزەندەی بابەتی ناومێشکی تۆن پێش دەرخستنی ئەم ڕستە سادە ئاساییەی کە تۆ وتت. تەکنیکەکانی جێگیرکردن یان لەنگەرگرتن لە NLPدا جۆرەکان:
تەکنیکی جێگیر یان لەنگەر لە NLPدا یەکێکە لە یەکەمین واتا و تێگەیشتنەکانی کە لە NLPدا ئاماژەی پێدەکرێت. ئەم تەکنیکە یەکێکە لە سەریکیترین تەکنیکە گۆڕاوەکانی کەسێک لە NLPدا. لەم تەکنیکەدا پەلەپیتکە یان بزوێنەرێک بۆ کەسێک دروست دەکرێت کە کاردانەوەیەکی تایبەتی لێ دەکەوێتەوە و دەتوانێت هەر یەکە لە 5 هەستە وەرەکان بەکار بهێنرێت. ئایا تاوەکو ئێستا ئەوەت بۆ هاتۆتە پێشەوە کە لە ناو سەیارەیەکدا دانیشتە بیت و خەریک بیت گوێ بگریت لە گۆرانیەکی کۆن کە ماوەیەکی زۆرە گوێت بۆ نەگرتووە، بەڵام لە هەمان کاتدا هەز دەکەیت ئەو گۆرانیە بەرەو ئەو سەردەمە دەتگەڕێنێتەوە؟ هۆکارەکەی ئەوەیە کە کاتێک بۆ یەکەم جار گوێت لەو گۆرانیە بووە، لەو کاتەدا لە حاڵەتی ئەزموونکردنی هەستێکی تایبەتدا بوویت و ئەو گۆرانیە لە ناو بەشی ناخودئاگادا پەیوەست بووە بەو هەستە تایبەتیەوە. لەم پرۆسەیەدا ئەو گۆرانیە بە لەنگەری ئەو هەستە تایبەتەوە بەستراوە. هەر بۆیە ئێستا هەر کاتێک گوێت لەو گۆرانیە دەبێتەوە، دەبێتە هۆی دروستبوونی جوڵەیەکی تایبەتی و هاوشێوەی جاری یەکەم لە ناو مێشکتدا. دیزاینکردن. زۆربەی هیپنۆتیزمکەرەکان باوەڕیان وایە کە لەنگەرەکان و جێگیرەکان لایەنێکی زۆر گونجاون بۆ یارمەتیدانیان بۆ هیپنۆتیزم بوونی مەراجیعەکانیان یان نەخۆشەکانیان. بۆ نمونە کاتێک بیر لەوە دەکەیتەوە کە لە ڕابردوودا بەهۆی ئەنجامدانی کارێکی باشەوە سزا دراویت، هیپنۆتیزمکەر دەتوانێت بچێتە ناو بەشێکی تایبەتی پەیوەست بە بیرەوەریەکەتەوە و لە ناو یادگەکەتدا یارمەتیت بدات کە ئەو هەستە ناخۆشە بە جێماوە بگۆڕیت بۆ هەستێکی دیکەی خۆش و بەسوود. هەر لەو کاتەدا کە تۆ خەریکی داڕشتنەوە و باشکردنەوەی هەستەکەتیت، هیپنۆتیزمکەرەکە ناچارت دەکات کە لەنگەرێکی تازە بەرەو ئەو هەستە دروست بکەیت. بۆ نمونە لە کاتی گۆڕانکاری هەستەکانت ناچارت دەکات چەقەنە لێ بدەیت. بەڕێکخستن دەستپێکردن. ئێستا هەر کاتێک چەقەنە لێ بدەیت هەستێکی باشت بۆ دروست دەبێت، چونکە ئەم کارە بە هەست و یادەوەریەکی باشەوە جێگیر بووە و لەنگەری گرتووە. تەکنیکی لەنگەر دەتوانێت ببێتە هاندەر لە دروستکردن و پەیپێبردنی دووبارە بۆ هەستێکی باش. ئەم تەکنیکە بە گشتی سوودی لێوەردەگیرێت بۆ هاوکاریکردنی ئەوانەی کێشەی ڕێکخستنی ڕژێمی خۆراکی و دابەزاندنی کێشیان هەیە. لەم بوارەدا هیپنۆتیزمکەرەکە هەوڵ دەدات تاوەکو سەرنج و تەرکیزی مێشکی نەخۆشەکەی بە وێنایەکی مێشکی باش و ئیجابیەوە گرێ بدات بەخۆیەوە. بۆ نمونە وێنایەکی جوانی بۆ دروست دەکات کاتێک خۆی لاواز کردووە و خۆی دابەزاندووە. ئێستا هەر کاتێک کە ئەو کەسە بیر لەو وێنامێشکەی خۆی دەکاتەوە، ئەو کاتە هەستێکی باشی بۆ دروست دەبێت تاوەکو بتوانێت زیاتر باوەڕی بەخۆی هەبێت و باشتر کار لەسەر دابەزاندنی کێشەکەی بکات. حەزکردن بۆ دابەزاندنی کێش لە ناو ئەو کەسانەی کە لە ڕێگەی هیپنۆتیزمەوە ئەنجامی ئەو حەزەیان بۆ دراوە بە بەراورد لەگەڵ ئەو کەسانەی کە ئەم کارەیان ئەنجام نەداوە بە شێوەیەکی بەرچاو زیاترە. ڕەوشەکانی جێگیرکردن و لەنگەرخستن لە بوارە جیاوازەکانی دیکەدا دەتوانرێت سوودی لێوەربگیرێت بۆ پێشکەوتن و باشترکردنی ژیانی کەسەکان. چەند سەرنجێکی گرنگ. ئەوەی کە گرنگ و پێویستە ئەوەیە تۆ دەبێت باوەڕ بەخۆبوونێکی تەواوت هەبێت بۆ لەنگەردانان لەگەڵ ئەو کەسانەی کە هەستێکی باشت لەگەڵیاندا هەیە و یان حەز دەکەیت پەیوەندیت هەبێت لەگەڵیاندا. کاتێک ئەم هەستانە گەیشتە لووتکەی خۆیان، دەبێت لەنگەرەکەت بخەیت
تاوەکو ئەو هەلومەرجە هەستەی کە دەتەوێت پێوەی ببەسترێیتەوە، بە سوودوەرگرتن لەو لەنگەرە بیری بهێنیتەوە. بۆ نمونە وەرە با سەیری جێگیرکردن یا لەنگەردانانی هەلومەرجێکی سۆزداری و ڕۆمانسی بکەین. بۆ نمونە بیر لەو ساتە بکەرەوە کە لە کاتی قسەکردن لەگەڵ کەسێک یا سەیرکردنیدا هەستت بە خوورپەی دڵت کردووە. ئیدی ئێستا هەستە دەرونیەکەت بۆ دروست بووە و لەوە بەدوا تەنانەت بە بیرکردنەوە لەو ساتەش یان بیرکردنەوە لە دەموچاوی ئەو کەسە لە کاتی قسەکردن لەگەڵ مێشکی خۆت دەتوانی دووبارە هەست بەو حاڵەتەی دڵت بکەیتەوە. بەڵام تۆ دەتوانیت بە سوودوەرگرتنی هۆشیارانە خێرایی ببەخشیت بە میکانیزمەکانی جێگیرکردن یان لەنگەرخستنی ئەو پرۆسە هەستیە.